بەناوی خی گەورە سڵاوتان لە بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمجارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە ئایندەی ئەنجومەنی پارێزگەکانی هەرێمی کوردستان دەکەین بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عومەر عەبدوڵڵا شارەزا لە بەڕێوەبردن و ماستەر لە بەڕێوەبردن لە هەولێریشەوە دلێر حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مانگێک و 2 هەفتەی دیکە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆتایی دێت. تا ئێستاش هیچ وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەستنیشان نەکراوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش هەردوو پارتی دەسەڵاتدار کار بۆ کۆتایی هێنان بەڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن. بە جۆرێک ئەنجومەنی شارەوانیەکان جێگەی بگرێتەوە. بۆ مەبەستەش دەیانەوێت لە ڕێی پەرلەمانەوە یاساکە هەموار بکەنەوە لە کاتێکدا ئەگەر ئەو پیلانە جێبەجێ بکرێت پێشەلکاری ئاشکرایە بەرامبەر بە دەستوری عێراق. عقلیەتی حکومداریکردن و بەڕێوەبردننی وڵاتە بەرەبەرە بەرەو دواوە ئەگەڕێتەوە لە پێناوی لە پێناوی ئەوەی دەسەڵات لە کەمترین جومگەیە قۆرخکەی لە کەمترین کەس و لە کەمترین پۆسا قۆرخکەی کە ئەمە بەڕاستی بڕای من کێشەیەکی گەورە ئیداری بۆ هەرێم دروستەکە. ڕێی من ئەگەر ئەوە بکرێ ئەوە ئەنجومەن نابووتەکرێ یعنی بەڕاستی دەکرێت بە موسسەیەکی ناکاراوە بەڕاستی تەنانەت من قەناعەتم وایە زۆرێک لە ئەندامەکانی خۆشی ناڕازیە بن لەو واقعە لەو سمعە ئیداری کە ئەیان بێت. 2 مانگ بەر لە ئێستا سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان نووسراوی فەرمیان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ یەکلایکردنەوەی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. ئێستاش ئەنجومەنی پارێزگاکان لە خۆناغی درێژکردنەوەدان و لە 20 ئەیلولیشدا دەسەڵاتیان کۆتایی پێدێت و دوای ئەو وادەیە ئەگەر هەڵبژاردن بەڕێوە نەبرێ شەرعەتیان نامێنێت. هەر لەو بارەیەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر ئەنجومەنی پارێزگاکان هەڵبوەشێندرێتەوە شتێک بە ناوی سیستەمی دیموکراسی لە کوردستان نامێنێت. ئەنجومەنی وەزیران لە ژێر هیچ پاساوێکە بۆی نییە دامەزراوە تەشریعیەکان دامەزراوە هەڵبژێردراوەکان لە کار بخا یاخود دوای بخا بەڵکو ئەرکی ئەوەیە بە زووترین کات ئەم هەڵبژاردنانە بکرێ بۆ ئەوەی دەساودەستی دەسەڵات ڕووبە بۆ ئەوی حکومڕانیەکی تەندروستمان لە هەرێمی کوردستان هەبێت. ئەوان تەنها و تەنهایانەوێت دەسەڵاتەکان لە 100% دەسەڵاتەکان لە دەستی خۆیان نابێ ئەوان حکومکەن بە داهات و بودجەی ئەم وڵاتەوە نایانەوێت دەستگای چاودێری زیاتر هەبێ بەسەر دامەزراوەکانەوە نایانەوێت پرۆسی دیموکراتی بەرقەرار بێ لە هەرێمی کوردستان ئەیانەوێت دەسەڵاتێکی مرکزی تەواویان هەبێ لە 100% لە دەستی خۆیان نابێت. لە تازەترین لێدوانیدا سەرۆکی حکومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا نەیشاردەوە کە دەبێت لە نێوان هەردوو ئەنجومەنی شارەوانی و پارێزگاکان یەکێکیان هەڵبژێردێت و مانەوەی هەردووکیان لە یەکادا بە گرفت دادەندرێ. لە هەمان کاداوتی هیچ بڕیارێک بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان لە ئێستادا لە ئارانیە. ئێمە بڕیاری وامان نییە هەڵوەشاندنی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام یەک ئەوە ڕای خۆمەوەکو شخصیها ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمە بەڕای من شخصی سیستەمەکە دەبێ پێداچوونەوەی بۆ بکرێ یان ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان پێویستە یان ئەنجومەنی شارەوانیەکان یعنی ئەم هەردووە بەڕاستی لە ڕووی سیستەمی ئیداریەوە لە جیاتی ئەوەی کێشەکان هەڵکەن کێشەکانیان تعقید کردووە. بەپێی زانیاریەکان هەوڵەکان بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان جددین و حکومەتیش بەنیاز نییە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدات بۆ پێی بەنیازە لە پەرلەمان بە یاسا کۆتایی بەدەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بهێنێت. ڕامیا عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا عومەر بەخێر بێنە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی کە قسە سەر ئایندەی ئەنجومەنی پارێزگاکان قسە سەرەوە بکەین لە ماوەی ڕابردوودا هیچ ڕۆڵێک دراوە بە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان یاخود هەوڵ هەبووە بۆ بێڕۆڵکردنیە. بەناوی خۆی بەخشندە میرەبان سوپاس کا حەکیم بۆ بەڕێزت سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. طبعا ئەنجومەنی پارێزگاکان لە کوردستان ئەزمونێکی تازە بوو و بەڕاستی جێگەی بایەخیشە چونکە بۆ ئاراستەیە کارکردنە بۆ ئاراستەیە کە
دەسەڵات دابش بکرێ یاخۆت بەشی پارێزگاکانتیە زۆر بێ و بەشداری خەڵکتیە زیاتر بێ خەڵک لە ڕێگەی نوێنەرەکانیەوە ڕاستەوخۆ نزیکتر سەریعتر بەشداری پلان و چاودێری حکومت بکە. بەڵام لەگەڵ ئەم ئەزمونە تازە کە دەرچوونی یاسای ئەنجومەنی پارێزگاکان بوو هاوکات کۆی سیستەمەکە بە شێوەیەکی گشتی یارمەتی دەر نەبوو بۆ ئەوەی ئەم ئەنجومەنە سەرکەوتوو بێ و شێوازی هەیکەلی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان یارمەتی دەر نەبوو بۆی ئەنجومەنی پارێزگاکان باشتر سەرکەوتوو بێ و ئەگەنا فکرەکەەوە خۆی فکرێکی زۆر باش بوو و بۆ کوردستان جێگەی بایەخە و کارکردنە بە ئاراستەی لامەرکەزیەت و لە سنووری پارێزگای سلێمانی لانیکەم ڕادەیەکی زۆر زیاتر ئەنگاوی باشتری ناوە تەنانەت مەسەڵەن کاری کرد بۆ ئەوەی لەگەڵەوەی کە کار بکات لە بوارەکانی ترا لە بواری دانانی بەڕێوەرەگشتیەکان و قایمقامەکان و مدیرناحیەکان کاری کرد و ڕۆڵی باشتری ئەبینی. بەڵام بداخەوە هێندێکم و کورتیش هەبوو مەسەڵەن تۆ تەماشاکەی لە هەولێر و دۆک ئەو ئەنجومانی پارێزگای سلێمانێت نییە لە هەڵەبجەی شەید کار نەکرا بۆ پێکهێنانی ئەگەرچی بە ئیتیفاق و بە تەوافق و ئەوانەش بێ. ئەنجومەنی پارێزگاکان بۆ خۆی فکرەیەکی نوێ بوو و باش بوو کارکردن بوو بە ئاراستەی بۆ بێڕۆڵکردنیان ئەوەی کە بەڕێزت ینی تێبینی دەکەی بۆ نمونە سێ ئەنجومەنی سێ پارێزگا کە سلێمانی هەولێر دۆک ئەوکو پێویستە ڕێگەیان پێنەدراوە کارکردن اینجا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش خۆی تەشکیل نەکراوە لە 2015 بەپێی یاسا دەبووە تەشکیل بکرێت. سێ جۆر ڕێگری هەبوو. ڕێگری یەکەمیان هەر طبعی ئینسانی کورد بەو جۆرەیە کە کەمتر حەزی بەوەیە خەڵک بەشداری بکات لە دەسەڵاتەکانی ڕاوێشکە و بەشداری بکات لە چاودێریکردنی. ئەمە لە هەر ئینسانێکە هەیەکە کاتێک لە هەرەمی دەسەڵاتە لە حکوومەتی هەرێمی کوردستان. لە لایەکی تریشەوە ئەو سیستەمە شێوازەی کە بەڕێوەبردن هەیە لە کوردستانە و ئەوەی کە حیزب بە تەواوەتی موەسساتی لاواز کردووە بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵات وای کردو موەسساتەکان وەک خۆیان هەنگاونەنێن وەک خۆیان کار نەکەن بۆ نمونە نەک ئەنجومەنی پارێزگا لە کوردستانە پەرلەمانیش تۆ تەماشا بە چ دەردێک ڕۆژ لە هەرێمی کوردستانە. ئەمە ئەو سیستەمە حیزبیە سیاسیەی لە کوردستانە کارەکە دامی ئەم فکرە تازە و جوانە ناکا کە ئەنجومەنی پارێزگاکان و لامرکەزیەتە. ڕێگری سێمیش ئەوەیە کە هەر بۆ خۆی یاسا و ڕێنماییەکان و پێکهاتەی شێوازی بەڕێوەبردن هەیکەلی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە دامی کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان ناکەم. بۆ نمونە ئەو بەڕێوەبەرە گشتیانەی هەن لە پارێزگاکانە دەسەڵاتیان لە نێوان وەزیر و ئەنجومەنی پارێزگاکانە بۆ چاودێریکردن بۆ بەشداریکردن لە پلان هاوسەنگ نەبوو یاخود بەو ئاراستەیە نییە کە لامەرکەزیەت زیاتر بێ و بەڕێوەبەرە گشتیەکان دەسەڵاتیان زیاتر بێ پارێزگارەکان دەسەڵاتیان زیاتر بێ دەسەڵاتیان هەبێ لە بواری بودجەیەکە لە ئەنجومەنی پارێزگاوە با بڵێن ڕۆڵی هەبێتیایە لە دەستنیشانیکردنی. یعنی بۆ ئەمە ئەبوو لە هەرێمی کوردستانە لەسەر ئەمە هەنگاوە بەردەوام بین و پەرلەمان ژمارەیەک یاسا هەموارکە ژمارەیەک سیستەممان هەبێت کە دامی فکری لامەرکەزیەت. سپاس دەکەم دواتەگرێم لای بەڕێز مامۆستا کاک دلێر سوپاس بۆ بەڕێزیشتان. سەبارەت بە ئەنجومەنی پارێزگاکان بەڕێستان ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێرن هیچ هەوڵێک هەیە بۆ هەڵوەشانەوەی ئەم ئەنجومانانە کە تاکو ئێستا بە دیاریکراوی ڕۆژی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان دیاری نەکراوە لە کاتێکدا وادەی یاسایان بەسەرچووە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سڵاو لە تۆ لە میوانەکەت و لە بینەرانی پێیان تیڤ. دیارە دیاری نەکردنی وادەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان ئەمە خۆی لە خۆیدا دەرخەری ئەو ڕاستیەیە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان نیەتی نییە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکات چونکە زۆر بەڕوونی لە یاسای ژمارە 4 ساڵی 2009 هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان ئەمە یەکلایی کردوتەوە کە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە کە وادەی دیاریکردنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکات بە مەرجێک لە ماوەی 6 ڕۆژ زیاتر نەبێت لەو ڕۆژەی کە کۆتایی ئەنجومەنەکان دێت. هەروەها یاسای ژمارە 21 ساڵی 2011مان هەیە کە یاسای هەمواری ئەو یاسای ژمارە 4 هی ساڵی 2009 لەوێشە دیسان بە هەمان شێوە زۆر بەوازعی لە مادەی دێم کە لە مادەی دێم لە بڕگەی یەکەم دیسان ئاماژە بەوە دەکات کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە
دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە بەڕاوێژ لەگەر دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەبێت ڕۆژێک دیاری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەمەرجێک لە 90 ڕۆژ زیاتر نەبێت بەڵام بەداخەوە ئێمە ئەم خوڵی ئەنجومەنی پارێزگا کە خولی دووەمە لە 23 ساڵی 2014 سوێندی یاساییمان خواردووەواتە 23 ئێمە ماوەی قانونیەکەمان تەواو بە بەڵام لە یاسای ژمارە 21 کە هەمواری یاسای ژمارە 4 لە ساڵی 2011 لەوێ دیسان ئاماژێ بەوە کردووە ئەنجومەنی پارێزگاکان لەو ڕۆژەی کەوادەی کۆتایی دوایین ڕۆژی کۆتاییانە واتە خوڵەکە کۆتایی پێدێت بۆیان هەیە تا ماوەی 90 ڕۆژ بەردەوام بن لە کارەکانیان ئەگەر نەتواندرا ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت کەواتە لێرانە ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام نەدراوە ئێمەش وا نزیکەی مانگێک و 8 ڕۆژە بەسەر وادەی یاسایی خۆمان تێپەڕیوە تا ئێستا هیچ دەنگۆی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نییە بە پێی یاساکە بێت کە یاسا هەموارەکە ئێمە لە 23 نۆی ئەم ساڵ هیچ پاڵپشتێکی قانونیمان نامێنێ شتێک نامێنێ بە ناوی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان ئەمەش پاشەکشەیە بەڕاستی لە پرۆسەی سیاسی لە پرۆسەی دیموکراسیکە ئێمە ئومێدمان دەخواست بەڵێ کەواتەیەوە لە 23 هیچ شتێک نابێنێ بە ناوی ئەنجومەنی پارێزگاکان هەرێمی کوردستان دەکەوێتە بۆشایی یاساییەوە لە هەرێمی کوردستان شتێک نابێنێ بە ناوی ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ بەپێی هەموارەکە بە زۆر بەڕوونی ئەوەی دیاری کردووەکە ئاماژە بەوە دەدات لە مادەی دەیان بەرگەی سێم دەرێت لە حاڵەتی بەڕێنەوە نچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنە کۆنەکە بۆ ماوەی 90 ڕۆژ بۆی هەیە ممارەسەی کارەکانی خۆی بکات دوای ئەمە هیچ شتێک نامێنێت یانیەوە بەڕوونی ئاماژەی پێدراوە لێرەوەمان بۆ دەردەخات دەسەڵاتی سیاسی ڕۆژ بەڕ دوای ڕۆژ لە پاشەکشێدا لە پیادەکردنی سیستەمی دیموکراسی کە سیستەمی لامەرکەزی بەپێی ینی ئەگەر بێت ئێمە خوێندنەوەیەک بۆ ئەم سیستەمانە بکەین دەتوانین لە ئێستا برێن باشترین و گونجاوترین سیستەمە بۆ هەرێمی کوردستان بگرە بۆ جیهانیش لە زۆربەی وڵاتانە پێشکەوتوەکان نموزەجی سیستەمی لامەرکەزی پیادەکراوە بۆیە ناکرێ ئێمە لەم سیستەمە ڕابکەین دەکرێت درێژە بەم سیستەمە بدەین و یاساکان هەموو بکەین و ئەگەر کەموکوری لە یاساکانی شەبێت و باشتری بکەین لە پێناو گەیاندنی خزمەت بە بەرژەوەندی هاوڵاتیان بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان چونکە دەسەڵاتی سیاسی ئەوەندە دەسەڵاتێکی مرکزیش لەناو مرکزیشا شخصی بووە باوەڕی بە لامەرکەزیەتی ئیداری نییە بۆیە هەمیشە هەوڵی داوە خۆی لە دەسەڵاتی لامەرکەزیەتی ئیداری بدزێتەوە هەوڵی ئەوەشی داوە ئەم دەسەڵاتە لامەرکەزیانە بێبەها بکات و یاخود پەرپوت و دابوتیان بکات بەرامبەر بە کۆمەلگا بۆەوەی نتوانن بە مەهام ئاساسیەکەی خۆیان هەڵسن کە چاودێریکردنی حکوومەتە خۆجاییەکانە لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵە زۆر باشە بەس سەبارەت بە مەسەلەی هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان هیچ شتێکی فەرمی لەو بارەیەوە هەیە ئێوەکو ئەنجومەن هیچ شتێکتان بیستووە لەو بارەیەوە یاخود دیاری نەکردنی ڕۆژەکە ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە هەوڵێکە بێ بەوە ئاراستەیە ئێمە بەڕسمی هیچ شتێکمان بەدەست نەگەیشتە بەڵام بە تەکید دیاری نەکردنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکان چکە گەرەمە بگەڕێنەوە بۆ دیاریکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر ئاسان بوو ئێمە هەمومان دەزانین لە مانجی ئایارەوە ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە کە هێشتا مانگێک و 23 ڕۆژی مابوو بۆ وادە قانونیەکە ئەنجومەنی پارێزگا دەکرا لەگەڵ ئەم ڕۆژەیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش دیاری بکرابە ینی لێرە بۆ نیەت سافی ئەنجومەنی وەزیران بۆ نیەت پاچیان دەکرا ئەمڕۆ ئەنجومە هەردوو هەڵبژاردنەکانیان بەیەکەوە لێک کا دیاری کردبایە هەم لە ڕووی خەرجیەوە خەرجیەکی باش بۆ هەرێمی کوردستان دەگەڕایەوە هەم لە ڕووی بانگەشەوە هەم لە ڕووی هیلاکردنی هاوڵاتیانیش ینی دەتوانی بەیەک ڕۆژ هەردوو هەڵبژاردنەکە ئەنجام بدات لێرە ئەومان بۆ دەردەخات هیچ نیەتێک نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان وە هەرچەندە بەڕسمی بە شێوەیەکی ڕسمی هیچ شتێک بۆ ئێمە نەهاتووە کە نیەتێکی وا هەبێت کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبۆشێنەوە بەڵام ئەگەر دیقەت بدەیت بە قسەکانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ خوێندنەوەی ئەوەی بۆ دەکرێت کە ئەوان باسی لەوە کرد دیراسەی ئەو بابەتە دەکەن بەڕای شخصی خۆم کە ناکرێت دوو ئەنجومەن لە ناو یەک پارێزگای هەبێ ئەوە دەکرا پێشتر دیراسە بکرابایە بەڕاستی خۆ پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی شارەوانیەکان هەبوون بەڵام تۆ دەوەرم بگەڕێەوە بۆ ئەنجومەنی شارەوانەکان ئێمە لە ساڵی 2003 ئەگەر بەهەڵە نەبن 2001 یان 2003 یەک هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان کراوە تا ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان نەکراوە نزیکەی بۆ 20 ساڵ 20
چور ساڵ دەڕوا ئەنجومەنی شارەوانیەکان بەڕواڵەت هەنە بەڵام هەڵبژاردنیان بۆ نەکراوە واتە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی سڕکراون و ئەنجومەنی پارێزگاکان هەرچەندە لە نێوانیان گەلێک زۆر بە لە خولی یەکەم بۆ خولی دووەم بە بەراورد بە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق نزیکەی 9 ساڵ نێوانیان بووە تا ئێستا تەنها دوو خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام داوە ئەوەمان بۆ دەردەخات کە دەسەڵاتی سیاسی هەمیشە خۆی دزیوەتەوە لە هەڵبژاردننی یاخود لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کات و وادەوی یاسایی خۆی بەڕێوە نەچۆوە. بەڵێ سوپاس دەکەم کاک دلێر مامۆستا سەبارەت بەوەی کە هۆکاری چییە کە هەوڵێکەیە بۆ لاوازکردنی ئەنجومەنی پارێزگاکان و کاک دلێژ ئاماژەی پێکرد بۆ نمونە ئەنجومەنی پارێزگاکان هیچ هەڵبژاردنێک لە کاتی خۆی بەڕێوە نەچوو لە 2005 هەڵبژاردن نەکرد تاوەکو 2014 لە 34 2014 خولی دومی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو لە کاتێکدا دەبووە 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێت. هۆکارەکە تەبان هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی کە مؤسسات لە کوردستانە لاواز بێ پەرلەمان لاواز بێ ئەنجومەنی پارێزگاکان لاواز بێ بێڕۆڵ بکرێن و لە کاتی خۆیان هەڵبژاردنەکان نەکرێن یعنی ئەمە بێوەڕاستیە بزانین وەک چۆن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئیشی بۆ ناکرێت لە کاتی خۆیان ناکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش لە کاتی خۆیان نەکراوە نزیکەی ساڵێکە دواکەوتووە لە وادەی خۆی و ئەو خولە درێژ کرایە و ڕاش هاتوین لەگەڵ درێژکردنەوەی خولەکانە. شتێک هەیە لە کوردستانە کە لەسەر و دامەزراوەکانەوەی لەسەر و یاساوەیە و لەو نێوانەشە هیچ شتێکی تر نییە کە ئەو بگرێتەوە بۆ نمونەوەکو دەستور کە دەستورێکی محتەرەم کە دادگایەک هەبێ پارێزگاری لەو دەستورە بکە و کەس نەتوانێت لێی لادا و هەموو یاساکان لەژێر چاودێری ئەو دەستورە دەبووە ڕۆژێکی هەڵبژاردننی دیاریکراومانە بێ لە هەموو وڵاتان بۆنەوە ڕۆژێک دیاری کراوە دەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان و دیاریکراو بێ ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی خۆیان و دیاریکراو بێ و خەڵک وەک چۆن ڕۆژی جەژنەکانی ئەزانێ هەمیشە ئەبێ ڕۆژی هەڵبژاردنەکانیشی بزانێ و هەڵبژاردنەکان زۆر چارەنووساز و زۆر گرنگن بەنسبەت هەر وڵاتێکەوە بەڵام ئێمە لە کوردستان شتێک هەیە لەسەر و هەموو ئەوانەوەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتن حیزبە دەسەڵاتەکانن کە لە ڕاستیە تا ئێستا ملیان نەداوە بۆ ئیرادەی خەڵکی کوردستان کە ئەم خواستەی هەیە یاسا سەروەر بێت دامەزراوەکان کاریگەریان هەبێ و بە تایبەت ئەو دامەزراوانی بەشداریەکەن لە بواری تەشریع و یاسا دەرکردن و چاودێریکردنی حکوومەت کاریگەری و ڕۆڵیان هەبێ. پێ دوای هەر بڕواشیان بە ئەنجومەنی پارێزگاکان نەبووە بۆ ئێمە دەبینی خولی یەکەم لە 2005 هەڵبژاردن دەکرێت تا 2004 هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ناکرێت اینجا جارێکی تر لێرە مەسەلەن دوا دەکەوێت هەڵبژاردنەکە ئەنیار لە ئەساسەوە پێ دوای بڕوایان پێ نەبووە ئەنجومەنی پارێزگاکان یاخود بڵێن ئەو لا مەرکەزیەتی کە لە یاساکە دراوە پێ هەر ئەم نمونەی ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجێیی و ئەوانە لە ڕاستیە لە عێراق و لە دوای 2023 هاتی هەرێمی کوردستان و ئەگەرنا بیرۆکەکە ئیرادەکە لە هەرێمی کوردستانەوە لەدایک نەبووە بەڵام ناتوانین بڵێن یەکێتی و پارتی باوەڕیان پێی نەبووە چونکە ئەگەر نیانویستایە لە پەرلەمان کە یەکێتی و پارتی زۆری نەبوون نانەهێشت ئەو یاسایانی ئەنجومەنی پارێزگاکان تێپەڕ بێت بەڵام پێ دوای چ جۆرە ئەنجومەنێکیان دەبێت بەڵام لە ڕاستیە بە جۆرێک لە جۆرەکان وەکو بڵێ ناچاری بوو کە هێندە یاسا لە عێراق دەرەچن لێرە لەبەر ئەو شەپۆلەی کە لە ئەو تەوژمەی لە دنیاە هەیە بۆ کارکردن بۆ ئاراستەیە بۆ ڕۆشتن بۆ مۆدێلە سیاسیە ئیداریە ئەوان ناچار بوون ئەمە قبولکەن و ئەگەرنا بەو بە وردبوونەوە لە واقعی ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان ڕۆڵپێدانیان ئەبینی بەڕاستی ئیرادەیەکی سیاسی نەبووە ئەوەیە کە ئەنجومەنێکی لاواسە بێ ئەگەر یەکێتی و پارتی میشە ئیرادیانەوە بووە خۆنمە ئەنجومەنەکان بێڕۆڵ بن لاواز بن خۆی لە ڕاستیە نە ئەوان و نە خەڵکی کوردستانیش پێویستیان بەو سەرێشە نییە و ئەگەر تۆوە جومەنانە بۆچی دروستەکە ئەگەر ڕۆڵیان پێنادێ ئەگەر ئەو مەهامە گەورەی کە هەیەە پێیان نابەخشی ئێمە ئەبێ هەموو ئەوە بزانین کەم شێوازی ئیدارەکردنەی لە هەرێمی کوردستانە هەیە هەڵەیە کەوەی هەموو بڕیارەکان و هەموو دەسەڵاتەکان لە یەک کەس و دوو کەس یا لە ئەنجومەنێک یا لە وەزارەتێکە کۆ ببنەوە و ئیلا ئەبێ ئێمە بۆ ئاراستەیە کارکەین
کە دەسەڵات لە هەرێمەکان لە پارێزگاکان لە قەزاکان لە ئەنجومەنەکانی ترا بە جۆرێک لە جۆرەکان ئەو دەسەڵاتانەی لە بواری ئیداری و فەنی و ئەوانان مالیان لەوێەوە دابش بکرێن و لەوێەوە ممارەسە بکرێن و خەڵک لێرەوە بەشدارێکی باشتر بکاتیانە تەنها ئەوانە نەبێت کە سیاسەتی دەرەوەیە ئەوەی پەیوەندی بە ئەمن و ئاسایشەوە هەیە ئەوەی پەیوەندی بە دراوە هەیە ئەوەی پەیوەندی بە سنوورەکانەوە هەیە تەنها ئەمانە پێویستەکان مەرکەزی بن و غەیری ئەوە زۆر گرنگە ئێمە بۆ ئاراستەیە کار بکەین یعنی هەرچی ناو بنین ئەنجومەنی پارێزگان ناو بنین ئەنجومەنی شارەوانی ناو بنین ئەنجومەنی قەزاکانی ناو بنین نەخێر مۆدێلێکی غەیری ئەمانش یعنی خودی ئەنجومەنی پارێزگان ئەنجومەنی شارەوانیەکان ئامانج نییە هێندەی کە دابشکردنی دەسەڵات و کەمکردنەوەی هەنگاوە ڕۆتینیەکان ئەوانەی کە خەڵکی ماندووەکان و خێراکردنی پرۆسەکاری گەڕیەکان و بەهێزکردنی دەستگاکانی چاودێری بەسەر موەسساتی حکوومەتەوە هێندەی ئەمە گرنگە هێندە ناولێنانی ئەنجومەنەکە گرنگ نییە بەڵام ئایا لە هەرێمی کوردستان ئەوە ئەویسترێکە لە دەرەوەی با بڵێن چەقێک بۆ دەسەڵات ڕازیە بن بەوەی کە هێندێک لە دەسەڵاتەکان لە ئەستۆی شارەکان پارێزگاکان چۆن دەسەڵاتەکان لە پایتەخت کۆبوونەتەوە ڕۆڵ نادرێ بە پارێزگاکان بە ئەنجومەنەکان پێ دوایە ئەوە زۆر ڕوونە لە هەرێمی کوردستانە بەڕاستی دەسەڵاتەکان بە تەواوەتی لە تەنها لە شوێنێکە کۆبوونەتەوە لە هەرێمی کوردستانە کە لە هەولێرە و پارێزگارەکان بەدەست بێ دەسەڵاتی و نەبوونی دەسەڵاتی خەرج و بودجەوە ئەناڵێنن بەڕێوەبەرات تێگەشتیەکان قەزاکان ناحیەکان و ئەنجومەنی پارێزگاکان بێڕۆڵن و هەموو ئەوەی هەیە لە ئەنجومەنی وەزیران کۆبۆتەوە یاخود هێندێجار تەنانند وەزیرەکانیش بێ دەسەڵاتن ئەگەر بەشێکی پەیوەندی بە قەیرانی دارایی و ئەو گیر و گرفتانەوە هەبێت لە کوردستانە ئەوە بەشێکی لە ئیرادەیەکەوە یا لە تێگەشتنێکەوە بۆ شێوازی بەڕێوەبردن کە پێی خۆش نییە یا نایەوێ یا حەست ناکە یا لە قازانجی خۆی نابینێ کە غەیری ئەوان دەسەڵاتیان هەبێ چونکە لە ڕاستیە لامەرکەزیەت و بەشداری پێکردنی موەسساتی تر لە دەسەڵاتە لە قازانجی ئەو کەسەشەکە لولوتکەی دەسەڵاتە یعنی ئێستا ئێمە لە کوردستانە تێکەڵ و پێکەڵیەکمان هەیە کە بەشێکی بارودۆخە سیاسیەکە بەشێکی هەیمەنەی حیزب بەشێکی ئەو احتیکارەی کە هەیە بەشێکی بێڕۆڵی موەسسات ڕۆڵی تیابینێ و ئەگەر نا پەیڕەویکردن لە لامەرکەزیەت ئیتر ناوی ئەنجومەنی پارێزگاکان بێ یا شارەوانەکان بێ و بوونی دەسەڵات لای پارێزگار و قایمقام و بەڕێوەبەرە گشتیەکان و خەڵک بەشداری بکات لە پرۆسەی هەڵبژاردن و پلاندانان و چاودێریکردنە لە قازانجی ئەو کەسەشە کە لە لووتکەی دەسەڵاتە هەر کەسەوەر حیزبێک هەبێ بەڵام بۆ ناچنە سەر ئەم ڕێگەیە بۆ ئەو دوو حیزبێک کە لە دەسەڵاتە نانەوێ بە ماراستەیە کار بکەن ئەو لە ڕاستیە پرسیارێکە و وەڵامی خۆشی هەیە. سپاس دەکەم ماوەستا کاک دلێر سەبارەت بە دەسەڵاتی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە دیاریکراوی لە دەسەڵاتی کێە ئێستا کێ بەرپرسە لەوەی کە ڕۆژێک دیاری ناکرێ هەرچەند ئێستا بۆ نمونە بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕۆژی 22 دوانزەی ئەم ساڵ دیاری کراوە لە دەسەڵاتی کێ هەرێم ڕۆژی ئەنجومەنی بڵین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکات. بەڵێ لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێدا بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2009 کە یاسای تایبەتە بە هەڵبژاردنەکان ئەم یاسایە بە یاسای ژمارە 21 ساڵی 2011 هەموار کرایەوە لە هەردوو یاسایەکە زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات وادەی یان دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحیەکان لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە بەڕاوێژ لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران واتە ئەمە یەکلایی بووتەوە بە یاسا دیاریکردنی وادەی هەڵبژاردن لە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕاوێژ لەگەڵ دەستەکەی کە دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بەڵام بەداخەوە لێرە ئەنجومەنی وەزیران خۆی لەم بابەتە دزیوەتەوە تا ئێستا وادەیەکی دیاری نەکردووە هیچ ڕۆژێکی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری نەکردووە تا ئێستا بۆ ئێمە ڕوون نییە ئایا ئێمە لەگەڵ بەغدا هەڵبژاردن ئەنجام دەدەین یاخود ڕۆژێکی تایبەت بۆ ئێمە دیاری دەکرێت وەکو هەرێمی کوردستان یاخود چارەنووسی ئەنجومەنی پارێزگاکان وەکو لە پێش ئاماژەم پێدا تا ئێستا چارەنووسیشیان یەکلایی نەکراوەتەوە ئایا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان چی لێ دێت ئایا ئەنجومەنی پارێزگاکان دەمێنێتەوە یاخود ئەنجومەنی شارەوانیەکان ئاکتیڤ دەکرێنەوە تا ئێستا ئەمە بۆ ئێمە ڕوونیە بەداخەوە لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر ئێمە بێت و تەماشای پێکاتی حکومڕانی هەرێمی کوردستان بکەین پێکاتەیەکی زۆر تێکەڵ و
تەزاڕوبی سوڵتە گەلێک زۆرە بۆ نمونە لە نێوان جیهەتی تەنفیزیەکان و لە نێوان پارێزگار و زائیدەن وەزارەتەکان. ئێمە لە ساڵی 2015 تووشی ئەشکالاتێکی قانونی لەم شێوەیە بووینەوە. بۆ نمونە وەزیرێک بەڕێوەبەرێکی لادا پارێزگار هاتە سەرخەت ڕێگانێدا ئەو بەڕێوەبەرە لا بدرێت کە لە ئەسڵدا ئیشی ئەنجومەنی پارێزگا و پارێزگار بوو، بەڵام بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان تا ئێستا دەسەڵاتەکان ڕوون نەکراونەتەوە. ینی تۆ دەی ئێستا بەڕێوەبەری گشتی تێیان بەڕێوەبەری گشتی پارێزگا تێکە ئەمە لە ئارچی وەزیفەی ئەنجومەنی پارێزگایە دای بنێت و لای بدات. لە هەمان کاتدا وەزیر دێتە دەخۆل دەکات. یعنی دەسەڵاتی وەزیریشە بۆیە دەبێ ئەمانە ئەم تێکەڵەی دەسەڵات یەک لای بکرێتەوە لە نێوان پەرلەمان لەلایەک و ئەنجومەنی پارێزگارەکان لەلایەک، پارێزگارەکان لەلایەک و دیسان وەزارەتەکانیش لەلایەشترەوە. کەواتە ئەم سیستەمە حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان هەیە وێڕای ئەوەی سیستەمێکی سەرف مەرکەزیە، سیستەمێکی شخصی ویستی شخصیە، بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بێت و ئەو یاسا بەرکارانەی کە ئێمە هەیە کاریان پێ بکەین تەزاڕوبی سوڵتە دروست دەبێت لە نێوان ئەو جیهەتانەی باسماکرد. بۆیە باشترین شت ئەوەیە من لەگەرەوەم دیراسەی ئەم دامەزراوانە بکرێت و سیستەمی لامەرکەزی پەرەی پێ بدرێت. جا گرنگ نییە ناوی ئەنجومەنی پارێزگا دەبی، ئەنجومەنی شارەوانیەکان دەبی، بەڵام گرنگەوەی هاوڵاتیان چۆن سوودمەند دەبن لەم سیستەمی لامەرکەزیە، چونکە سیستەمی لامەرکەزی جا لامەرکەزی دارایی بێت، لامەرکەزی ئیداری بێت، هەر لامەرکەزیەکی تر بێ تاکە سوودمەند تێیدا هاوڵاتیانە. هاوڵاتیان سوودمەندی سەرەکی دەبن لەم سیستەمە. ئێستا بۆ نمونە هاوڵاتیەک بۆ ڕایکردنی مامەڵەی خۆی لە کەلارەوە دەبێت ناچارە بۆ یەک واژووی وەزیر بێتە هەولێر، لە هەمان کاتدا لە زاخۆوە بێتە هەولێر. تۆ ئەو ڕێگایە دوورە دەبڕیت، ئەمە مەترسی ژیان لەسەر دروست دەبێت، خەرجی بۆ دروست دەبێت، بۆ دەسەڵاتەکان شۆڕ نەبێتەوە بۆ یەکە ئیداریەکان، بۆ قایمەکان، بۆ بەڕێوەبەری ناحیەکان. یعنی ئەو کات هاوڵاتی ناچار نابێت بۆ یەک واژوو بێتە هەولێر. لە ڕووی داراییشەوە بە هەمان شێوە بۆ لامەرکەزیەتێکی دارایی نەدرێتە قایمەکان بودجەکانیان بودجیان هەبێت و یاخودە و داهاتەی کۆی دەکەنەوە خزمەت گوزاری ئیداری پێ بکەن، بۆ هەمووی بگەڕێتەوە خەزێنەی وەزارەت و دواتر لە خەزێنەی وەزارەت دابەش بکرێتەوە. لێرانە عەدالەتی جوگرافیشی تێدا نامێنێت، عەدالەتی داراییشی تێدا نامێنێت. بۆیە وەکو ئاماژەم پێدا دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکان لە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و دەبکرێت ئێمە هەمومان پێداگریەوە بکەن کە سیستەمی لامەرکەزی درێژەی پێ بدرێت و فراوان بکرێت و یاساکان ئەو یاسا بەرکارانە هەنە تعدیلاتیان تێدا بکرێت بە جۆرێک بێت لەگەڵ واقعی هەرێمی کوردستان بگونجێت و سیستەمێک بێت هاوڵاتیان تێدا سوودمەند بن و ئێمە دوورکەوینەوە لەو سیستەمە میزاجە شەخسیەتۆ. تەماشاکە بۆ نمونە لە سیستەمی سەپاندنی پاشەکەوت بەسەر فەرمانبەران هیچ پرسێک بە بەداهاتی سنووری پارێزگاکان نەکراوە. لە هەمان کاتدا ئەنجومەنی پارێزگاکان پرۆژیان هەبووە کە ئەم سیستەمە دەبێت نابێت بسەپێنرێت بەسەر هاوڵاتیان. لایەنی کەم پرۆژەی داوە پرۆژەی دروستکردنی سەکی بانکی هاتووەڕەتی کردوتەوە. هەروەها لە سیستەمی باج و ڕسومات تەماشاکە ئەنجومەنی وەزیران من ینی دڵنیات دەکەمەوە ڕەنگە هاوڵاتیانی ژەمە بزانن تەنانەت پرس بە خودی وەزیرەکان یان دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش نەکراوە. بڕیارەکە زۆر شخصی بۆ لەلایەن ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر بە میزاجی بڕیاری زیادکردنی باج و ڕسوماتیدایە، بڕیاری کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانیدایە. یعنی ئەنجومەنی پارێزگاکان هاتن دیسان لەمە ئەمەیان ڕەت کردەوە. یعنی ناکرێت بۆ نمونە ئێمە لە هەولێر وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەم بڕیارەمان ڕەت کردەوە چونکە لە بەرژەوەندی هاوڵاتیان نەبوو لەلایەک تەنها لە هەولێریش جێبەجێ دەکرا. دەهات باج و ڕسوماتی لە هەولێر کۆ دەکردەوە تێدا موچەی فەرمانبەرێکی دهۆکی پێدا، موچەی فەرمانبەرێکی سلێمانی پێدا بەم پارەیە. ئەگەر بێت و سیستەمی لامەرکەزی ئیداری هەبێت ئەمە سنووری پارێزگا هەولێر داهاتی خۆی دیاری دەکات و دەکرێت لایەنی کەم لایەنە کەم و کوڕیە ئیداریەکانی خۆی پێبڕ بکاتەوە نەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. بۆیە ئەم سیستەمە لە ئێستا سیستەمەکە هاوڵاتی بەڵێ سپاس دەکەین کاک دلێر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە.
دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا عومەر سەبارەت بە ئەگەر هەوڵێک بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگەکان پێتان وایە لێدان لە لامەرکەزیەت یاخود ئەم دۆخێکی ئێستا لە کوردستان هەیە ئەگەر لامەرکەزیەت پەیڕەو بکرێت کێشەکان بەو شێوەیە سادە بوون؟ طبعا من نازانم هەوڵێک هەیە بۆ لێدان لادانی ئەنجومەنی پارێزگاکان یا کۆتایی هێنان بەدەسەڵاتیان. ئەگەر هەوڵێکی لەم جۆرە هەبێت طبعا تاکە دامەزراوەبی بەرپرس و بەدەسەڵات لەو بوارە تەنها پەرلەمانە، چکە ئەنجومەنی پارێزگاکان بە یاسا کارەکەن و بە یاسا دامەزراون و هەڵبژاردنیان بۆ وەکرێت لەلایەن خەڵکەوە تەنها پەرلەمان ئەتوانێت کۆتایی بەدەسەڵاتیان بێنێت. بەڵێ من یەک ملاحەزە بەر لەوەی بچمە ئەو باسەوە ئەویشەوەیە کە جەنابی شتو کاک لێرە ژاماژەت پێەیە کە ئەم دەسەڵاتی لە کوردستانە هەیە، ئەم ئیدارەی لە کوردستانە هەیە مەرکەزیە، لە ڕاستیان مەرکەزیش نییە. تێکەڵە و پێکەڵەیەکە کە نەمەرکەزیە و نە لا مەرکەزیە و هێندە خراپی بواری لا مەرکەزی تایە و هێندە خراپی واری مەرکەزی تایەوە بە کەمی ئیجابیاتی مەرکەزیشی تایە، چکە لە ڕووی داریەوە مەرکەزی هێندە سیفەتی باشیشی هەیە. مەسەن یەک لەوانە موحەدی و یەکگرتووی لە بواری سیاسەت و ڕێنمایی و ئەوە نیە لە کوردستانە دەیان بوارەزانم دەیان ڕێنمایی ئەزانم لە دهۆک بە جۆرە جێبەجێکرێت، لە هەولێر بە جۆرێکە، لە سلێمانی بە جۆرێکی ترە و ئەمە یعنی سوودمان لە مەرکەزیەتی سیفەتە باشەکانی مەرکەزیەتی ئیدارەش نەبینیوە. مەسەڵەن لە بواری ترە لە بواری دارایی سوودمان لێ نەبینیەوە بۆ نمونە هەموو داهات دەچێتەوە بۆ پایتەخت یاخواوا بێ بچێتەوە بۆ پایتەخت و بچێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت. یعنی یەک لە کێشەی پەرلەمان و پەرلەمانتارانمان ئەوەیە کە نازانن داهات لە کوردستانە بەڕوونی چۆنە چەندە بەتایبەتەوەی لە بواری نەوتایە، یعنی تەمە ناکەین وابێ. بۆیە لە ڕاستی پارێزگاکانیش پێ دوای دەچێتەوە هەموو دەچێتەوە خەزیێنەی حکوومەت بۆ نمونە سلێمانی هەولێرە دۆکە. والله ئاگادار نیم مەگە لە ڕاستی ئەنجومەنی پارێزگاکان بتوانن ئەو وەڵامە بنەوە یا وەزیری دارایی یاخود پەرلەمانتار و لیژنە پەیوەندی دارەکانی خۆستا لە مەرکەزیەتی دارایی پێڕەو ناکرێت بۆ پارێزگاکان، ینی پارێزگایەک مافیە بێ مامەڵە بنەوە غازۆ بکە. پێوەی کە من ئاگادار بم نەخێر سیاسەتی مالی مەرکەزیە و داهات لە هەر شوێنێکی کوردستان بێ مەفروض وە بێتە داهاتی دەوڵەت ببێتە داهات لە خەزیێنەی گشتی کە لە دەستی وەزارەتی داراییایە. بەس بەرە زووتت ئەم سیستەمی کە لە کوردستانە لا مەرکەزیەت نییە و مەرکەزیەتیش نییە، ئەی چی ینی لە ڕووی ئیداری و پێناسەیە تێکەڵەیەکە بەشێکی لە حکوومەتی باسەوە بۆمان ماوەتەوە هەر یاساکانی ئەو کاتان، بەشێکی کللتورەکەی ئەو کاتەیە، بەشێکی
پەرلەمانی یاسای بۆ دەرکردو بەشێکی لە بەغاوە سوودمان لێ وەرگرتەوە هێناومانە بەشێکی شوێن مۆدێلەکە کەوتوین وە گەنجومەنی پارێزگاکان و ئیرادەی سیاسی و ئەفکار و یاسا و ڕێنماییەکان دامی ناکە تێکەڵ و پێکەڵێکی لەم جۆرەیە یعنی ئەوەی کە من ئاگادارم فەوزایانی وڵات جۆرێک لە فەوزایە بەڵە یعنی من ئەو قسەی کاگنێچیروان بارزانی سەرۆکی حکومەتم زۆر پێ خراپ نییە مەسەلەن ناڵێم تەئیدیەکەم بەڵام لەم ڕۆ تەئیدیەکەم ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی شارەوانیەکان بۆ نمونە کامیان هەڵبژێرین یاخود ئەم شێوازی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە بەم جۆرە ئێستا بمێنێتەوە یان نەخێر بێگومان گومانی تیانە من دڵنیان بەم جۆرە ئێستا بمێنێتەوە بە هیچ جۆرێ هاوڵاتی کوردستان ڕازی نابێ و خۆشگوزاران نابێ و خزمەتگوزاریەکانی باشتر نابن و ئیلا بێ بیگۆڕین گۆڕینەکەش لە 100% دڵنیام ئیلا بێ بە ئاراستەی لامەرکەزی بێ ئەگەر نا بە ئاراستەی مرکزی بێت شێوازی بەڕێوەبردننی مرکزی بە تەواوەتی لە هەموو دنیا بەسەر لە مرکزێت چیە بۆ نمونە چەند جۆری هەیە گە سوودەکانی چینەکە ئێستا پەیڕەوی کوردستان لا مرکزێتی ئیداری و مالی بە شوێکی گشتی ئەتوانین و سیاسیش ئەتوانین باسکەین بەڵام بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمێک کە دەوڵەت نییە لە ڕاستیە ئیداری و مالیەکەش بە مطلقینە بە ڕێژەیی یعنی تۆ بۆ نمونە لە پارێزگایە کە داهاتی نەوتت زۆرە ئەکرێ بەشێکی زۆری ئەم داهاتی نەوتە بچێتەوە خەزیێنەی گشتی و جزئێکی بۆ پارێزگاکە و بۆ خەڵکی پارێزگاکە خەرج بکرێ بەڵام داهاتی بۆ نمونە باج و ڕسوماتی ناوخۆ باجی خزمەتگوزاریەکان ئەمانە ئەکرێ لە دەستی ئەنجومەنێک هابێ و لە ئاستی پارێزگا بۆی باشتر خزمەتی پێ بکرێ بۆی ڕۆڵ بدرێ بە خەڵکی پارێزگاکە و بە نوێنەرەکانیان و بۆ ئەوی پرۆسەی بەڕێوەبردننیش خێرا بکرێ ئێمە زانین لە هەرێمی کوردستانە زۆر بڕیار هەیە پرۆسەی قەرار لێدان هەیە لە نێوان ناحەیەک هەتاوە کۆگات ئەنجومەنی وەزیرانی یا وەزارەت وەگەڕێتەوە زیاتر لە 2 مانگی پێچێ 2 مانگ تەمەن لە زەمانێکە کە تەکنۆلۆژیا هەیە کە عقلی ئیداری بە تەواوەتی پێشکەوتووە لە ڕاستیە زۆرە بەفیڕۆدان و کوشتنی توانای مادی و مرۆیی هەرێمی کوردستانە بۆیە هەر گۆڕی هەموو متتافقین لەسەرەوەی ئەم سیستەمەی ئێستا هەیە هەیکەلی بەڕێوەبردنمان شێوازی ئیدارەکردنمان خراپە کەم و کورتی زۆری تایە و بەمە ناتوانین پێشکەوین بەوە ناتوانین خواستی ئینسانی کورد بین نەدی تموحەکانی بین نەدی خزمەتگوزاری لە هیچ بوارێکا باشتر بکەین بەڵکوە بێ بیگۆڕین گۆڕینەکەشە بێ بەئاراستی لامەرکەزی بێ تەنها ئەو بارانە نەبێت کە لە پسپۆڕی بە تەواوەتی مەرکەزن وەکو چەک و سوپا وەکو سیاسەتی مالی وەکو سنوورەکان وەکو هەندێک بابەتی تری پەیوەندیدار بە استراتیژی وڵات سپاس دەکەم کاک دەرێت سەبارەت بە ئەنجومەنی شارەوانیەکان و ئەنجومەنی پارێزگاکان ئەو ئەمڕۆوی کە سەرۆکی حکومەت باسی لێوە کرد ئەنجومەنی شارەوانیەکان چییە کە لە 2000ەوە هەڵبژاردننی بۆ نەکراوە جیاوازی چییە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان کە ئەمڕۆ سەرۆکی حکومەت وتی دەبێت لە نێوان ئەم دوانە یەکلا بکرێتەوە کامیان بۆ هەرێمی کوردستان بمێن بەڵێ من دەمێ ئاماژە بە یەکشت بدەم بەر لەوە پرسیارەکە وڵاندەمەوەمە یەکەم بڕیاری ئەنجومەنی پارێزگا بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان یەکەم بڕیاری ئەنجومەنی پارێزگای هەڵبژێردراوی هەولێر ئیخولی دووەم یەکەم بڕیاری ئەمەوە بووە سەرکردنی ئەنجومەنی شارەوانیەکان ئێمەش پێمان وا بووە ینی ناکرێت لە ناو یەک پارێزگایە لە ناو یەک شارە دوو ئەنجومەنی هەڵبژێردراو هەبێت هەرچەندە ئەوان لە ساڵی 2000ەکانەوە هەڵبژاردنیان بۆ کراوە هیچ پاڵپشتێکی قانونی نەماوە یعنی تو بۆ ماوەی 19 ساڵ یەک هەڵبژاردن بکەی و یەک ستاف بەردەوام بێت ناکرێت ینی ئێمەش لەگەرەوەی نەپێداچوونەوە بە سیستەمە بکە بکرێت بەڵام گرنگ ئەوەیە ینی مەبدەئی لامەرکەزیەتی ئیداری هەبێت ینی شتێک مەبدەئەک نەبێت بۆ سڕینەوەی ئاسەوارەکانی لامەرکەزیەتی ئیداری چکە ئێمە پێمان وایە سیستەمی لامەرکەزی ئیداری سوود بە هاوڵاتیان دەگەێنێت بۆ ئێمە جەخت لەوە دەکەینەوە کە لامەرکەزیەتی ئیداری پیادە بکرێت جا ئەنجومەنی پارێزگاکان دەمێننەوە بۆ هەیکەلیەتێکی ئێستا هەیە یان ئەنجومەنی شارەوانیەکان چکە ناکرێت و هەڵبژاردن بۆ دوو ئەنجومەن کەیت لەناو یەک پارێزگایە دەکرێت لە جیاتی ئەمە ئەنجومەنی قەزا و ناحیەکان ینی درێژە پێ بدرێت هەرچەندە کە بە پێی قانونەکان ئاماژە پێداوە کە یاساکە یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحیەکانە بەڵام بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان تەنها هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە بۆ ئەوەی لامەرکەزیەتی ئیداری زیاتر شۆڕ بێتەوە دەکرێت هەڵبژاردننی ئەنجومەنی قەزاکان زائیدە ناحیەکانیش بکرابایە بۆ ئەوەی بە تەواوەتی لامەرکەزیەتی
مرکزیەتی ئیداری شۆڕ بێتەوە بۆ بنج و بناوانی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان سودمەند بێ لەم شێوازە حکومڕانیە ئیداریەی کە هەیە لا مرکزیەتی ئیداریە. ئێستا ئێمە بۆ نمونە لە هەولێر کە ئەنجومەنی شارەوانیەکانمان سڕ کرد بەداخەوە تا ئێستا بەردەوامن لە کارەکانیان یعنی دەکرا لانی کەم چکەمە پاڵپشتێکی قانونیمان هەبوو دەسەڵاتی ئەوەشمان هەبوو بە پێی زانیاریەکانی من نازانم تا چەندیش ڕاست بوو لە سلێمانی ئەنجومەنی سەرۆکایەتی شارەوانی نەمابوو تەنها لە هەولێر بوو یعنی بۆی ئەوان نەهاتن بڕیارێکی هاوشێوەی ئێمە دەرکەن سەرۆکایەتی شارەوانی نامێ بۆ دوو سەرۆکایەتی هەبی سەرۆکایەتێکی شارەوانی و سەرۆکایەتێکی ئەنجومەنی پارێزگا کە هەردووچیان ئیشوکارەکانیان لە یەکترەوە نزیک بوو لە ڕووی هەم لە ڕووی خەدەمیەوە هەم لە ڕووی چاودێریەوە بەڵام جێبەجێ نەکراوە ئێستاش ئەو قسەی کە هەیە ئێمە بە هەموو شتەکان وانە بینین کە ڕەشە دەکرێت ئەگەر نیەت پاکچی هەبێت لەم حکومەتە دەکرێت پێداچوونەوە بە سیستەمی حکومڕانیدا بکرێت وەکوم ئەم بەڕێزەش ئاماژە پێدانیە تا ئێستا ڕوون نییە ئێمە پیادەی چ سیستەمێک دەکەین سیستەمی مرکزی یا سیستەمی لامەرکزی ینی ڕوون نییە ئێمە حەزمان لێ بەڕواڵەت بەڕووکەش ینی پێمان بڵێن پێشکەوتوترین وڵاتین بەڵام لە ئەمری واقعدا وانە ینی ئێمە یاسامانەیە سەرڕای کەم و کوردیەکان خۆ ئەگەر یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێت دۆخی هەرێمی کوردستان بەم شێوازە نەدەگەیشت ساتۆتە بڕوانە پێکاتی حکومەتی هەرێمی کوردستان یعنی وەزیرێکە کە دەچێتە وەزارەتێک دەست بەکار دەبێت تون دەست بە سوڵتەکانی خۆی وەدەگرێت تەنانەت هیچ بوارێک بۆ جێگرەکەی ناڕەخسێنێت زۆر جاری وا هەبووە ینی لە نێوان لایەنە سیاسیەکان وەزیرێک کە دەست بەکار بووە سوڵتەی جێگرەکەی نەبووە کەواتە لێرانەدا ئەوەمان بۆ دەردەخات سیستەمێکی تەندروستمان نییە سیستەمی حکومڕانی لێرانەوەی هەیە دەسەڵاتی حزبی زاڵە بەسەر حکومەت و بەسەر پێکاتی حکومەت بۆیە نەمانتوانیوە پیادەی هیچ سیستەمێک بکەین چ سیستەمی لامەرکزی وەکو خۆی بە سوودە باش و خراپەکانی و چ سیستەمی لامەرکزی بە سوودە باش و خراپەکانی تەنها ئەوەی پیادەمان کردووە میزاجی حزبی بووە کەم ئەزمموی حکومڕانان بۆ لە هەرێمی کوردستان بۆیە دۆخی هەرێمی کوردستان بەم وەزعی ئێستا گەیشتووە هەمیشە لە هەرێمی کوردستان یاسا یاسای بەرکارەکان وەک خۆیان جێبەجێ نەکراون یاسا تەنها لە ڕواڵەت هەبووە لە ئەمری واقعدا هیچ یاسایەک جێبەجێ نەکراوە بەڵێ سەبارەت بە نیەتپاکی حکوومەت ئەو مامەڵەی کە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان کراوە لە 2005ەوە کە تاکوێستان نزیکەی 13 ساڵە دوو خول مامەڵەیەکە بە ئاراستەی بەهێزکردنی مرکزیەتە یاخود لا مرکزیەتە کامیانێنی لە ماوەی چە ساڵە مامەڵی حکوومەت لەگەڵەوە چۆن بۆکو ئەنجومەنی پارێزگاکان بەداخەوە ینی زۆر باش بوو پرسیارەکە لە جێی خۆی بوو ئێمە بۆەوەی هەموو هاوڵاتیانش بزانین ئێمەوە نزیکەی 4 ساڵ و مانگێکە دەست بەکار بوونەوەکو ئەنجومەنی پارێزگاکان هەتا ئێستا یەکەی ئیداریمان نیە هەیکەل ئیداریمان نیە یەکەی ژمێریاریمان نیە و هەتا ئێستا نابووترین ئەنجومەن بووینە لەسەر ئاستی عێراق ینی بۆ نمونە وەرە بینە ئەنجومەنی پارێزگا پێویستی بە کۆمەڵێک مستەمسەکەیە بۆ ئەوەی کاری لەسەر بکات باوەڕکە هیچمان نییە لەوانە یان ئێمە هاتوینە سەرڕایەوەی خوڵی پێش ئێمە بە یاسا سەرکرابوو بۆ ماوەی 9 ساڵ ئەم خولەیمە هاتوینە بە ئیسا پاڵپشتی قانونیمان هەیە یاسایەکی تایبەتمان هەیە لە یاساکە کۆمەڵێ ئەرک و مەهام و دەسەڵاتی ئێمە دیاری کراوە بەڵام بەداخەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هاوکار نەبووە بەڵکو بگرێ ڕێگریش بووە لە پیادەکردنی دەسەڵاتەکانی خۆمان یعنی ئەنجومەنی وەزیران ئێمە 4 ساڵە ینی هیچ مانگێک نییە نووسراوێک بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بەرز نەکەینەوە تا ئێستا هەیکەلی ئیداریمان بۆ پەسەند بکەن چکە لە دەسەڵاتیەوەدا بەداخەوە تا ئێستا بەڕەوە نەبینیوە ئەنجومەنی پارێزگا هاوشێوەی میدیریەتێکی بچووکی ناو پارێزگا کە ئەنجومەنی پارێزگا چاودێرە بەسەریەوە هەیکەل ئیداری هەبێت یەکەش ژمێریاری هەبێت ئەمەش مانایەوەی ئەوە دەگەێنێت کە دەسەڵاتی سیاسی حەزی لێ نەبووە ئەنجومەنی پارێزگاکان ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکەن ئەنجومەنی پارێزگاکان ئەکتیڤن چونکە بە پیادەکردنی سیستەمی لامەرکزی و ئەکتیڤی ئەنجومەنی پارێزگاکان چاودێربوونیان بەسەر حکومەتە خۆجێیەکان لایەنی کەم ئەو ڕۆتینیە و تیوە و گەندەڵیات ناهێڵێت و ڕێگری لێ دەکات بۆیە ئەنجومەنی بۆیە دەسەڵاتی سیاسی هەمیشە ڕێگر بۆ لە بەردەم ئەنجومەنی پارێزگاکان و نەهێشتووە بە هەر کە سەرچەکەی خۆی هەڵسێت بەڵێ سوپاس دەکەم مامۆستا عومەر تۆش پێ دوایە کە دەسەڵات نیەت پاک نییە بارەسێەوەی کە ئێستاش قسە لەسەرە و کرێ نێوان ئەنجومەنی پارێزگاکان و شارەوانەکان دانەیەکیان هەڵبژێرین پێدوایان نێتپاکیەک لەمەدانیە بە وردبوونەوە لە بێڕۆڵکردنی ئەنجومەنی پارێزگاکان و کاردرێر باسی کرد ئەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستانە هەیە سیاسی کە پێگاتوە لە دوو حیزبی سیاسی یەکێتی و پارتی لە ڕاستیە
کەمتر بابەتە دیموکراتیەکانی پێخۆشە یعنی کەمتر حەزەکات با بڵێن بۆ نمونە کە لامەرکەزیەت یەکێک لە شێوازەکانی بەهێزکردنی دیموکراتیەتە جێگەی خۆی بگرێ خەڵک ئازاد بێ خەڵک بەشدار بێ خەڵک ڕێی هەبێ خەڵک قسەی هەبێ خەڵک چاودێر بێ ئەم شێوازە کارکردنیان پێخۆش نییە لەبەرەوە لەو ڕوانگەیە توانین بڵێن ئەوان لەگەڵ بوون و بەهێزی ئەنجومەنی پارێزگاکانانین بەلای منەوە دیسانێڵێمەوە گرنگ نییە ناوی ئەنجومەنی پارێزگایە ئەنجومەنی شارەوانی بەڵام گرنگەوەیە کە ئەوەی کە لە کوردستانە هەیە بارودۆخێکی زۆر خراپە لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی تەشریعیەوە و لە بواری چاودێریە و بێ شێوازەکەی بگۆڕین ئیلا بە ئاراستەی لامەرکەزیەتە باش بەس لامەرکەزی بەڕێز جەختی زۆر لەسەرکرد سوودی چیە بۆ هاوڵاتیەک بۆ نمونە لە پارێزگاکان بە دیاری دەیان و سەدان سوودی هەیە و ئەسڵەن تازەترین مۆدێلی بواری بەڕێوە بردنە و ئەو وڵاتانەیە توانن پێشکەون خێرا پێشکەون هەنگاو بنێن و پرۆژەکانیان واقعی بن بابەتی بن و لە مەسلحەتی تاک بن هاوڵاتی بن لە شارەکانە لە قەزاکانە لە پارێزگاکانە پەیڕەوی لە لامەرکەزیەتەکەن لە لامەرکەزیەتە خەڵک بەشدارە خەڵک چاودێرە خەڵک نوێنەری خۆی هەڵەبژێرە خەڵک بەشدارە بێلەوەی باشتر سەروەت و سامانی ئەو ناوچەیی خۆی بەکار بێنێتەوە و خەڵک بۆ خۆی کە بەشدار بوو لە بڕیارە هەست بە بەرپرسایەتی زیاترەکە و سەرکردەی با بڵێن سەرکردەی مەیدانی زیاتر پێگەێنی لە لامەرکەزیەتە پرۆسەکاریگەڕیەکان کاتی زۆریان ناوێ و هەنگاوی زۆریان ناوێ خێران لە لامەرکەزیەتە ئەنجومەنەکان هەن کە بە شێوەیەکی مەیدانی و ڕۆژانە و عملی بە دوواداچوونەکەن بۆ بەڕێوەچوونی پرۆژەکان و سەرکەوتنیان لامەرکەزیەت هەموو سوودانەی هەیە بۆیە لە لامەرکەزیەتە هاوڵاتیەک پێویستی بەوە نییە لە هەڵەبجەی شەیدەوە بگاتە بۆ ئیمزایەک بگاتە هەولێر لە زاخۆوە بۆ واژۆیەکی بەسیط بگاتە هەولێر لە لامەرکەزیەتە خەڵک لە شوێنەکانی خۆیەوە طبعا لامەرکەزیەتی ئیداری لەگەڵ بەهێزکردنی بە تەکنۆلۆژیا وا ئەکات زۆر بە کورتی باوی مرکزیت ماوە گەر خواستێکی هیچ جۆرێ مرکزیت گەڕانەوەی بۆ دواوە و ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەن زیاتریانەکە قوڵتریانەکاتەوە و بە فیڕۆدانی سەروەت و سامانی مادی و مرۆی لە کوردستانە نەزیفەکەی بەردەوامە بێ و بە هیچ جۆرێ لە سای مرکزیەتە هاوڵاتی نابێت چاوەڕوانی خۆشگوزەرانی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عومەر عەبدوڵڵا ماستەر لە بەڕێوەبردن هەروە دلێر حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارنەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ